سەبارەت بە گرژوالۆزیەکان و هێرشانێکاکرێن لەسەر یەکتر بەڕێز دانا نەخی نووسەر و توێژەری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵمانە بێ. کاک دانا سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان، بەخێر بێن، خۆشحاڵم لەگەڵمانی. کاک دانا ئەوەی کە دەبینین لەسەر شاشەی کوردستان 24 و هێرشەکانی ینی ئێرانە بۆ سەر ئیسرائیل، ئەم هێرشانە ئیتر مێزی گفتوگۆ ینی تێک ناشکێنێ، ینی هیچ مەجالێک هێڵێتەوە بۆ گفتوگۆکردن و دانوستانکردن بەڕێگەی دیبلۆماسی بۆ چارەسەرکردنی کێشە ئەتۆمیەکان. بە هیچ شێوەیەک مەجای نێشتوێتەوە. خۆی هەر دەستپێکی هجوومی ئیسرائیل بۆ سەر ئێران 2 ڕۆژ پێش دانوستاندنەکان بووە. دەبوو مێزی گفتوگۆ حازر بکرایە لە نێوان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئێران. ئەمە وای کردووە دوودڵیەکی لە نێوان ئەمریکیەکان و ئێرانیەکان دروست کردووە بۆ ئەوەی کە ئەو گفتوگۆیە نەکرێت، بۆیە لە ئێستا ئاستەنگێکی زۆر دروست بووە بۆ ئەوەی کە گفتوگۆکان لە نێوان ئەمریکا و ئێران بەڕێوە بچێت و ئەمە کاریگەریشی کردوتە سەر پەیوەندیەکانی ناڕاستە و خۆی بەشێک لە وڵاتانەی کە موئەیدی گفتوگۆ بوون لە نێوان ئێران و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. زۆر باشە کاک دانا، یاری ئەگەر بێت و ئەم هێرشانە بەم شێوەیە بەردەوام بن هیچ دەرفەتێک ئەمێنێتەوە بۆ گفتوگۆکردن، چونکە ئەمریکا هەمیشە و ئێستاش هەڵێ دەرفەت هەیە و دەرفەت ماوە بۆ گفتوگۆکردن، بەڵام ئێران نەمەڕەت دەکاتەوەڵێ گفتوگۆکردن تاو بووسەڵ کرایەوە و محەممەد بن سەلمان بۆ مەسعود پزیشکیان ئەڵێت هێرشەکانی ئیسرائیل گفتوگۆکانی تێگا و دانوستانەکانی نەهێشت. چی ئەبینین لە دوای ئەمە؟ هێرشە بەردەوامە بێ، ینی شەڕەکە چێتە قۆناغێکی دیکەوە، سنوورێک بۆ شەڕەکان دانرێ. خۆی ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی گفتوگۆی نێوان ئەمریکا و ئێران لەسەر ئەتۆمی، توانین بڵین لە 2015 پێشەوەی ترامپ بۆ تێرمی یەکەم بێتە سەر حکوم، ئەو کاتە لە ڕووی مێژوویەوە هەندێک جار باس لەوە دەکرێت کە هێنری کیسنجەر یەکێک لە گەورەترین دیبلۆماتکارە ئێرانیەکانی بینیوە، پێی ڕاگەیاندبوو ئێمە جگەلەوەی کە دەمانەوێت دانوستان لەگەڵ ئێرانە بکەین کە نەبێتە خاوەن چەکی ئەتۆمی لە ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، ئەوامانەوێت ئەو بیر و فکرە ئایدۆلۆژیە ئیسلامی شوازی لێ ببێنێت کە تەزدیرێکا بۆ ناوچەکە. ئەو کات دیبلۆماتە ئێرانیەکان پیان وابوو ئەوان لە پێناوی ئاسایشی نەتەوەی ئێرانە دەبێت ئەوەندە بەهێز بن لە ناوچەکە کە بتوانن سەروەری یاسا و ئاسایشی خۆیان پارێزن. لەو کاتەوە توانم بڵێم کە ترامپ لە 2016ەوە هاتە سەر حکم و پاشەکشەی کرد لە دانوستانی ئەتۆمی لە نێوان ئێران و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا، جۆرێک لە دڕدۆنکی هەیە بۆ ئێرانیەکان و ئەوەی ماوەتەوە لە تێرمی دووەمی ترامپە بۆ دانوستان. ترامپ دەیەوێت 2 ئاماج پێکێ، یەک بەوەی کە لە 2 ساڵی یەکەمیا دەیەوێت جۆرێک لە خۆی لە ئاڵۆزی بە دوور بگرێت و جۆرێک دەرگا بکاتەوە بەسەر ئێرانە بۆ ئەوەی کە بتوانێت کۆمپانیا ئەمریکیەکان سوود لە وزەی ئەوێ وەربگرن. بەڵام ئەم پێشهاتەوای کرد کە جارێکی تر مەودای نێوان ئێرانیەکان و ئەمریکیەکان ئەوەندە دوور بێ نەتوان بە ئاسانی بە یەک بگەنەوە. زۆر باشە، هەست ناگەی کۆمەڵگەی نێودوڵەتیش ینی کاک دانا بێدەنگە، هیچ حەل و چارە سەرێکی پێ نییە، چونکە ئەمە چەندین جارە ئێران داوای لێکات کە بێ کۆمەڵگەی نێودوڵەتی یاخود دروستتر ئەنجومەنی یاسایشی نێودوڵەتی ئەمە چارە سەر بکام گرفتە و هێرشەکان بوەستێنێ. کۆمەڵگەی نێودەوڵەتی چاودێری دۆخەکەیان کردووە. تەبیعی کۆمەڵگەی نێودەوڵەتی چاوی لە جوڵەکانی ئێران بووە لە ناوچەکە. ئێران پێشووتر پێش 7 ئۆکتۆبەر و پەلاماردانی حەماس بۆ ئیسرائیلیەکان بەوە تۆمەردار دەکرا و بە ئێستەشەوە کە هاوکاری دەوڵەتە ناوچەیەکانی کردووە. ئەو دەوڵەتانش 5 دەوڵەتن و بەشێک لەو دەوڵەتانەی کە لە ئیقلیما هەن و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەن هەمیشە ئێرانیان بە جۆرێک لە هەڕەشە بینیوە بۆ سەر بەرژەوەندیەکانیان. بۆیە لە ضمنی ئەوەشە وجودی ئەمریکیەکان و ئیسرائیلیەکانیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەرێکێ بە ئەجێندا و پشکی ئابووری و پشکی وزەی خۆی ئێرانی بە خەتەر زانیوە و بە ترسناک زانیوە لەسەر بەرژەوەندیەکانی. هەموو ئەمانەوای کردووە جۆرێک لە دوورکەوتنەوە هەبێت لە وڵاتی ئێران لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتیوە
و لەلایەن ئەمریکا و تەنانەت لە دوای 7 ئۆکتۆبرەوە ئەوە بووە کە شەڕێکی ڕاستەوخۆ لەگەڵ پرۆکسیەکانی ئەوانەی کە لەلایەن ئێرانەوە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ببوونە خاوەنی سەربازی و میلیشیایی. بۆیە ئێستا ئەمریکا لە قۆناغێکایە لە نێوان ئیدارەی نوێی ترەمپ ئەوەیە کە دەیەوێت بە جۆرێک دانوسان بکات لەگەڵ ئێرانە کە داهاتوویەکی وا بنیاد بنێت منتیقەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو ئاشتی ببە، بەڵام ئەم پێشاتانە و ئەم جەنگە نوێیی کە لە نێوان ئێران و ئیسرائیل هەیە لە ڕاستی ئاوای کردووە کە ئەستەم بێ بگەێنە ڕێکەوتن و ئەم جەنگەش بە دوور نازانرێ بەردەوامی هەبێت و بەردەوامیەکەیشی سەربکێشێت بۆ جەنگێکی ئیقلیمی. باش کابدانا ئێران ئەڵێ ینی عێراق ئەڵێ لەمە دووە هەڵوێستمانە بێ ڕەگە نادەین ئیسرائیل ئاسمانی وڵاتەکەمان بەکار بێنێ. عێراق چی پێکرێ؟ ئەتوانێت چی بکە لە بەرامبەر ئیسرائیل بۆی کە خۆدەزانی سیستەمی بەرگری نییە؟ ئەتوانێت چی بکات بۆی کە ئیسرائیل بوەستێنێ و ئاسمانی وڵاتەکەی بەکارهێنێ بۆ هێرشکردنە سەر عێراق؟ تەنها عێراق نییە کە ئاسمانی بەکاردێنرێت لە ئێستا، سووریایەکان ئاسمانیان بەکاردێنرێت، عێراق ئاسمانی بەکاردێنرێت، تا ڕادەیەک لوبنانیش ئاسمان لەگەڵ ئوردونیشە ئاسمانیان بەکاردێنرێت. من پێم وایە گەر بێت و جۆرێک لەم بربەستێ دروست بێەوە جەنگەکە زیاتر فراوان دەبێت. بۆیە لە تەسەورەکەم ئاسمانی عێراق زیاتر ئەوەندەی بەدەست ئەمریکیەکانە بەدەست سیادەی عێراقی نییە، بۆیە ئاستەنگیە بۆ عێراقیەکان بتوان بەرگری یەک دروست بکەن کە ئاسمانی عێراق لە داهاتووە بەکار نێنرێت لە بەرژەوەندی ئیسرائیلەکان. زۆر باشە کاکدانا بابەتێکی تر هەیە ئەوش گەروی هورمزە. ینی خۆ دەزانی ئەمڕۆ ئیسرائیل هێرشی کردە سەر ینی شوێنە ئابووریە زۆر زەبەلاح و شادەمارەکانی داهاتی ئێران و لە ژێرخانی ئابووری ئێرانیدا ئەوەی کە بەدەست ئێرانەوەی لەم ڕۆ لە ڕووی ئابووریەوە گەروی هورمزە. ئەگەر گەروی هورمزدا بخات پێدوانیە جەنگەکە بێتە جەنگێکی بلۆکێک لە بەرامبەر بلۆکێکی دیکە وڵاتانی دیکە بێنە ناوەوە، چونکە ئەمە دنیا زەرر لەماکە. گەروی هورمز گەرویەکە طبیعی لە ڕووی جوگرافیەوە کەنداوی فارس بە کەنداوی عەمان و بۆ سەر دەریای عەرەبیە و ئەم ناوچەیەکی بازرگانیە و ئاسایشی ئابووری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە گشتی و ئاسایشی ئابووری کەنداوە بە تایبەتی. بۆیە ڕێگرتن لەمە ئاستەنگیەکی زۆر دروستەکەوەوە دەکات کۆمەڵگای نێودەوڵەتی بە دەرەجە یەک بێنە سەرخەت و ئەو دەوڵەتانەشی کە بەرژەوەندیان هەیە لە هەناردەکردنی وزە چی لە نەوت و لە گاز بێدەنگی لەمەولا بێدەنگی هەڵنەبژێرن. لەبەر ئەوەی ڕۆژانە لە گەروی هورمز 21 ملیۆن بەرمیل نەوت هەناردە دەکرێت لەلایەن 4 وڵاتەوە. ئەو وڵاتانش بریتین لە ئێران، خودی خۆی، سعودیە، ئیماراتی عەرەبی و عێراق. و جگە لەوەش یعنی گەروی هورمز گازی LNG تیادا تێپەڕ دەبێت کە 45% دەوڵەتانی کەندا و گازەکەیان لەوێەوە تێپەڕ دەکەن بۆ بازاڕەکانی جیهان و 21% گازی جیهانی شەر لەوێەوە دابینەکرێ. بۆ ئەمەوا دەکات کە لە ڕاستیە جەنگێکی جوگرافی نوێ بێتە ئاراوە، ئەم جەنگەش لەسەر جوگرافیەکە بێ، ینی لەسەر ئەو منتیقا بێ کە وڵاتانی تایدا بەرژەوەندی وزەیان هەیە و لەوێەوە وزە وەردەگرن، وەک وڵاتی هندستان، وەک وڵاتی چین، وەکو وڵاتی ژاپۆن، تایلاند، سنگافورە، هەموو ئەم وڵاتانە زەرمەندی یەکەم دەبن و جگە لەوەش بازاڕی بربەستێکی زۆر گەورە دروست دەکات بۆ بازاڕی وزە لە جیهانە و ئەمەش وا دەکات نرخی نەوت بەرز بێتەوە و بەشێک لە دراوی جیهانی ئەو دەوڵەتانەی کە لەوێ وەکو وڵاتێکی وەکو هندستان دراوەکەیان بێتە خوارەوە و وزە بەرز بێتەوە لە ناوخۆ دەرەوەی ئەو وڵاتانەدا. بۆیە ئاستەنگیەکی زۆر گەورە دروستەکە و جەنگەکەش زیاتر فراوان دەکات ئەگەر بێت و هەڵەیەکی وا بکرێت. زۆر باشە بێت تا جەنگی بلۆکێک بەرامبەر بلۆکێکی دیکە، بلۆکی رووسیا و چین و ئێران بەرامبەر بە بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا و ئەمریکا. هەموو وڵاتانە بەرژەوەندیان هەیە و جیهان من پێم وانییە لەسەر ئەم جەنگە جەمسەرمەندیە دابەش ببێ، بەڵام ئێمە بلۆکەکان ئێستا جیاوازن لە ڕاستیە. پشگیری ئێران پشگیریەکی سیاسیە لەلایەن رووسیا و چینەوە، پشگیریەکی سەربازی نییە
بۆیە جیاوازە لەو پشگیریەی کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و بەریتانیا و دەوڵەتانی ئەوروپا بۆ ئیسرائیل هەیەە. ئەگەر ئیسرائیل پێویستی ببێەوە وڵاتانی ڕۆژئاوا بەگشتی بەشداری سەربازیەکەن دژ بە نارەکانی ئیسرائیل، بەڵام بۆ وڵاتێکی وەکو چین و رووسیا تا ئەم ساتەوەختەوە من پێشم وایە لە داهاتوە هەر پشگیریەکی سیاسیە بێ. زۆر باشکاردانە هێرشەکان سنووردارەکرێن یاخود ئاسی هێرشەکان فراوان و فراوانترە بێ. ئەگەر بێت تۆ هێرشانە فراوانتر بێ چی لە ناوچەکەدا ڕوەدا؟ وڵی تاوەکو ئێسا ئەگەر مقارنە بکەین لە دەستپێکی هجووم و هێرشەکانی ئیسرائیلا بۆ ماوەی 18 ساعات کۆماری ئیسلامی ئێران بێدەنگ بوو، زۆرێک پێوا بوو توانای بەرپەرشدانەوەی نییە. بەڵام ئەگەر مقارنەیەک بکەین لە نێوان دەوڵەتی ئیسرائیل و کۆماری ئیسلامی ئێرانە، جیاوازیەکان زۆر گەورن. جیاوازی طبیعی ئیسرائیل لەگەڵ ئێرانە بۆ هێرشبردن پشتەستورە بە سێ توخمی سەرەکی. یەکەمیان مەسەلەی هەواڵگیریە کە داخلی وڵاتە بووە وەک بینیمان دەرەنجامەکانی. دووەمیان لە ڕێگەی ئاسمانەوە خاوەنی تەکنۆلۆژیایەکی باشی فڕین و تارەی جەنگیە. سێمیان لە ڕووی تەکنەلۆژیوە و پێشم وایە مەسەلەی ژیری دەستکرد ڕۆڵێکی زۆر سەرەکی هەیە لە تارگێتکردنی ئەوانەی کە ئیسرائیل دەیانەوێت لە ناو خاکی ئێرانە جێبەجێ بکەن. وڵاتی ئێرانی جوگرافیەکەی زۆر گەورەیە. گەر مقارنەی بکەین بە وڵاتێکی بچووکی وەکو ئیسرائیل، ئاسمانی ئێران 90 جار گەورەترە لە ئاسمانی ئیسرائیل و ئەم گەورەیە وای کردووە لە ڕاستیدا بەرگری ئاسمانی لەبەرەوەی تێچووی زۆر تێدەچێت بەرامبەر بە هجوومەکان و بۆ نمونە شەڕانگێزی تایارەکانی ئیسرائیل کەمتر بێ و جۆرێک لە تەکنیک لە نێوان هەردوو لا هەیە. بەس ئەوەی ئێرانیەکان پشت ئەستور کردووە وەک لە دوێنێ شەوا بینیمان و لەوانەشە لە کاژمێرەکانی داهاتوە تێبینی بکەین، ئەوان لە ڕێگەی بالستیکەوە لە ڕێگەی سەواریخەوە توانیانە هەندێک ناوچە پێکن و ئەم ناوچە پێکانەش بۆ دەوڵەتێکی وەکو ئیسرائیل کە بچووکە هەر سەواریخێک کە لەوێ لە ڕاستیە هەدەف پێکێ تەئسیر لەسەر وڵاتەیەکە، چونکە تاکە وڵاتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وڵاتێکی درێژکولەیەوە پایتەختەکەشی لە کەنارایە، واتە پایتەختەکەی لە هەر شوێنێکەوە پەلاماری ئیسرائیل بدرێت تەلەڤیڤ بەری دەکەوێت. وەکو وڵاتێکی بۆ نمونە خاوەن جوگرافیای وەکو ئێران نییە کە پایتەختەکەی لە ناوەڕاستا بێت و دوایەوە چەندین شاری تری هەبێەوە چەندین سەرچاوەی بۆ نمونە مرۆیی و بەرگری زیاتری هەبێ. هەموو ئەمانە کاریگەری دروست کردووە و وڵاتێکی وەکو ئێران لە ڕاستیە مێژووی هەیە و ئەو مێژوێش وای کردووە تۆزێک هاوکاری بکاوە خاوەنی دەوڵەتێکی قوڵە و چەندین سەرچاوەی دارایی لە دەرەوەی وڵاتی خۆی هەیە، سەرچاوی مرۆیی و سەربازی و ئیستیخباراتی هەیە. بەڵام هەموو ئەمانە ئێستا بەشێکی زۆری بە ئامانج گیراون و لە ناوچەکەشە لە ڕووی جەمسەرگیریەوە ئێران تەنیا کەوتووە تاوەکو ئەم لەحزە تاریخی کە ئێمە قسە لەسەرم باسەکەین. بەڵام ئەوەی تێبینی دەکرێت ئێران ئەگەر بێت و ڕۆژی یەکشەممە دانوسانەکان هەڵپەسێرێ و نەچێتە سەرمێزی گفتوگۆ، قۆناغێکی تر دێتە کایەوە، ئەم قۆناغە ترسناکترە و ئێران بەرەو قۆناغێکی وا دەبات کە دەبێت بەرگری لە مانەوەی ڕژێمەکە بکە. ینی کاکدانە پێتان وایە ینی هێرشەکان تا ئاسی گۆڕینی ڕژێمەکان بڕوە؟ من پێم وایە تا ئێستا جۆرێک لە مراوغە هەیە بۆ ئەوەی کە حتا دەوڵەتانی ڕۆژئاوا و جۆرێک لە دڕدۆنکن بەرامبەر بەوەی کە ڕژێمەکە بگۆڕێ داهاتووی ئێران بەرەو کوێ دەڕوات، چونکە ئێران وڵاتێکی زیاد لە 90 ملیۆنە و دوجار دەردەسەری دروست ئەکاوە، زیاد لە نەتەوەیەکی تیادا دەژی و جوگرافیەکەی پەرپەر دەکرێت. ئەمەش بە تەسەوری من ئێران 12,000 کیلۆمەتر سنووری هەیە لەگەڵ وڵاتێکی وەکو رووسیا، سنووری هەیە لەگەڵ ئەفغانستان، لەگەڵ پاکستان و دوای ئەوە ئێران وڵاتێکی گرنگی استراتیژە. ئایا دەکرێت شەڕ و شۆڕ و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕێگەی لابردنی ئەم ڕژێمەوە بخرێتە مەزایدەوە؟ ئەوە پێم وایە کات وەڵام دەداتەوە
و جۆری ئەم شەڕە و بەردەوامی ئەم شەڕە. باشە کاکدانا بنیامین نەتەنیاهۆ لە سەرەتای شەڕی غەزەوە هەتاوەکو ئێستا زۆر بە دیاریکراوی 137 جار وتوێتی هەتاوەکو ئەم دەقەیە کە کۆتاژار قسەی کردووە ئەڵێ نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گۆڕین، یعنی ئەوە بوو چی لە حیزبوڵا کرد لە غەزە لە حەماس و لە حوسیەکان و دوجاریش ئێستا ئێران. ئایا یعنی ئەمەی کە ئەکرێ دڵنیاییکردنەوە و یعنی بە پیادەکردنی ئەم قسەی خۆیەتی ئێوێ جێبەجێ بکە و هەتاوەکو سەر نەگرێ واز ناهێنێ لە هێرشەکانی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەیەوێت بەم شێوە بگۆڕێ. خۆی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕووی مەفهومی سیاسیەوە و ئەو زانە سیاسیانەی گفتوگۆی لەسەرەکەن و جەدەلی لەسەرەکەن ئەوە نییە کە ئەو مەفهومەی کوردی ئێمە بی کوردێنین کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەریتەکەی دەگۆڕێت و دەوڵەتێکی تر دروستە بێ و دەوڵەتێک لە ناوچێ و نەتەوەیەکی تر دروستە بێ و نەتەوەیەکی تر لە ناوچێ لە ناو هەر دەوڵەتێکە بۆ ڕاستکردنەوەی ئەم قسە اون پێشمایە نەتەنیاهۆ مەبەستی ئەوەیە هەر دەوڵەتێک ڕژێمەکەی گۆڕا ئەوە نەخشەکەشیە گۆڕێ. بینیمان ئێستا لە لوبنان هێشتا حیزبوڵڵا ماوە، بەڵام ئەگەر مقارنە بکەین لە نێوان حیزبوڵڵای 8 مانگ پێش ئێستا لەگەڵ ئێستا طبیعی نەخشەکە گۆڕاوە لە لوبنان. ئەگەر بێت و حیزبوڵڵای 9 مانگ پێش ئێستا و ئێستا شەڕێکی ئاوا لەگەڵ لە نێوان ئیسرائیل و ئێران بکرایە ئەوە ڕۆڵی سەرەکی ئەبوو حیزبوڵڵا لە ناو لوبنانە. بەڵام لە دەستپێکردنی جەنگەکەی نێوان ئیسرائیل و ئێرانە یەکسەر لە ڕێگەی حکوومەتەوە بەیاننامەیەک دەرکرا هیچ کەسێک بۆی نییە بێتە خەتەر لەسەر دەراوسەکانی و مەبەستی دەراوسەتی لوبنان لەگەڵ ئیسرائیلە ئەوە بوو کە لوبنانە بۆ ئیسرائیلەکانە ئەم پەیامە کە لوبنان ئەو خەتەرەی ساڵێک پێش ئێستا نییە بۆیە ئێستا بە بێلایانی دەمێنێتەوە. مەبەست لە گۆڕینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەوڵەتەکانی ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەسەووری من مێژووی ئەمە بۆ 2011 دەگەڕێتەوە و بەشێک لە وڵاتانە لە ڕێگەی خۆپیشاندانی ناوخۆییوە گۆڕا و فعلەن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست فۆرمێکی تر لە سیاست، فۆرمێکی تر لە ئابووری، فۆرمێکی تر لە مامەڵەکردن لەگەڵ دیبلۆماسی و ئەوانە هاتووەتە ئارا. تا لە عێراقی ئێمەش لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە گۆڕانکاری بەسەرهات فعلەن بەسەری هات ئەوە بوو کە کورد لە ڕێگەی دەستورێکەوە مافی فیدراڵی بۆ چەسپاوە هەرچەندە کێشەی هەیە. بۆیە بۆ ئێرانیەکانیش کە کاتێک بنیامین ناتانیاهۆ دەڵێ سوورەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕین ئەوەیە کە ئەم ڕژێمەی ئێران ئەگەر گۆڕێ ئەوە جۆرێکی تر فۆرمێکی تر و جۆرێکی تر و نەزمێکی تر لە سیاست و دیبلۆماسی و هاوکاری بازرگانی دێتە ئاراوە. ئەمە بە مانای گۆڕینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵام وەک بۆ دەوڵەتێکی پێنەتەوەی وەکو ئێمە بەڕاستی ڕێگەکە سەختە و ڕێگەکان خەریکە نزیکە بنەوە لە ڕێگەی دێمۆکراسی و لە ڕێگەی گۆڕینی فۆرمی حکومڕانیەکان و لە ڕێگەی هەڵسوکەوتی سەرکردایەتی سیاسی ئێمەوە. بەڵام بەوەی کە کەسێک بێت دەوڵەتمان بۆ دروست بکە مەحاڵە و ئێمە دەبێ هەلەکان بقۆزینەوە بۆ ئەوەی کە چۆن مامەڵە لەگەڵم دۆخەدا بکەین. زۆر باش کاک دانا، ینی دوێنێ ئەنجومەن یاسایشی نێودەوڵەتی کۆبووە نوێنەری هەموو وڵاتان باسییانەوە کرد کە بێ ئەم شەڕە ڕابگیرێ سنووری بۆدان برێ بێ بەدانووسان کێشەکان چارەسەر بکرێ بە پرسیارەتی و ڕۆڵی وڵاتان ئەو داواکاریی کەیکەن یعنی ئەتوانێت دەمجەنگە هێواش بکاتەوە یان ئاستی هێرشەکان سنووردار بک بۆ سنوورێک لەمە زیاتر تێنەپەڕێ و کەمی بکاتەوە تاوەکو وەگەنە ڕێکەوتن و گفتوگۆکردن خۆ ناکرێت کاکدانە لەلایەک دانوستان و لەلایەک جەنگ لەلایەک دانوستان لەگەڵ ئەمریکا لەلایەکی جەنگ لەگەڵ ئیسرائیل. بە تەسەووری من ئیسرائیل لە دوای 7 ئۆکتۆبەرەوە دەستی داوەتێ و بۆیشی چووەتە سەر دەیەوێت تەواوی بکە و زیادە ڕۆیشی کردووە لە کاتەکە لەوانەیە کاتەکە بەدڵی ئەوان نەبوو بێ بەڵام خوێندنەوەی ئەوان بۆ سیاسەتی ئێران جیاوازتر بووە بۆیە هانی داون دوور لە مەبادیئی ترامپ بۆ ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوان زووتر پەلاماریان دابێ. لە حقیقەتە ئیسرائیل بە تەسەووری من لە دەستپێکی هێرشەکانە بۆ 2-3 مەبەست پەلاماری ئێرانی داوە. یەک ئەوەیە کە چەکی ئەتۆمی نەبێ و
ئەو شوێنی چەکی ئەتۆمی بکرێتە مەبەست. دوو ئەم سەواریخانەی کە هەیەی پەکی بخا یاخو پارەلایز و ئیفلیجی بکە. سێ ئێران بەرەو دواوە بێنێتەوە و جۆرێک لە دڵنیایی بە وڵاتی ئیسرائیل کە لە کەشێکی بۆ نمونە ئارامایە بۆ داهاتۆکەی. بەڵام جەنگەکە ئێستا بەرەو ئەو قۆناغە دەڕوات، قۆناغێکی سەختترە و من پێشم وایە لە داهاتوویەکی نزیکە ئەمریکا و حولەفاکانی هاوپەیمانەکانی ئەگەر بێت و دەست درێژیەکان لەمە زیاتر بێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و وڵاتی ئیسرائیل ئەوە دەستێوەردان نزیکە. یەکێک لەو هۆکارانەی بۆ دەستێوەردان ئەوەیە کە وڵاتی ئێران دەست بۆ داخستنی دورگەی هورمز کە ئەمە کێشەیەکی سیاسی و جوگرافی دەنێتەوە بۆ هەموو ئەو هاوپەیمانانەی کە لە ئێستا وەکو هاوسۆزی بۆ ئێران یاخو وەکو خۆ بە دوورگرتن لەم جەنگەی نێوان ئیسرائیل و ئێران هەر لە دەستپێکی جەنگەکە وڵاتێکی وەکو سعودیە کە مێژوویەکی بەڕاستی دوژمنکارانەی لەگەڵ ئێرانە هەبووە هاوسۆزی خۆی دەربڕیوە و پێی وا بووە ئیسرائیل زیادە ڕۆیی کردووە یەکێکی وەکو وڵاتی چین یەکێکی وەکو وڵاتەکانی کەنداو بە هەموو بەشە و پێکاتەکانیەوە. هەموو ئەمانە ئەگەر بێت و جەنگەکە زیاتر بەرەو ئاڵۆزی بڕوا و بەرژەوەندی ئەم دەوڵەتانەی کە باسمان کرد چی کڕیار و چی فرۆشیار بکەوێتە خەتەرەوە لە ڕووی جوگرافیەوە ئەوە پێم وایە هاوپەیمانێتیەکی نوێ دروسە بێ دژ بە بەرژەوەندیەکانی ئێران. بەڵێ بەڕێز دانا نەقین و سەر و توێژەری سیاسی لە سلێمانی و لەگەڵمان بووی. سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان.